هەمومان ناوی دوو کانزامان بیستووە و ڕۆژانە بەکاری هەین کەویش زێڕ و زیوە. ئەمڕۆ بە تایبەتی باس لە زیو دەکەین. دەوترێت لە بۆرسەی جیهانیدا و لە پیشەسازیونەدا ئێستا زیو بایەخێکی زۆری پێدەدرێت، تەنانەت لەناو هاوڵاتیانیشدا زۆرێک پەنا دەبنە بەر کڕینی زیو وەک لە زێڕ و ئێستا بایەخێکی زۆری هەیە. هەرچەنە ئێمە پێشتر بینیوانە لە خشتڵا بەکارێت و هەمیشە نرخی زێر گرانتر بووە لە زیو، پێمان وە بۆ هەر زێڕەکە نرخ و بەهایەکی زۆری هەیە، بەڵام ئێستا دەوترێت لە جیهاندا پەنا دەبرێتە بەر کڕینی زیو. بزانین ئەم بابەتە چۆن مامەڵی پێدەکرێت لە جیهاندا و لە هەرێمی کوردستان لە بازارەکاندا ئێستا گرنگی دەدرێت بە کڕینی زیو و بۆ چ شتێک بەکار دەهێنرێ و ئایا دەکرێت ئێمە پارەی خۆمان بین بە زیو. کۆمەڵێک بابەتی گرنگ سەبارەت بەم بابەتە باز دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز ڕێبین ئیسماعیل پیشەوەری زیو کە ڕاستەوخۆ لە شوێنی پیشەکەوە لەگەڵمانایە. کاک ڕێبین سڵای خوات لێبێ و کاتەت باش. گەر بۆ پرسیارە دەست پێ بکەم لە ئێستادا مامەڵەکردن بە زیوە لە بازارەکانی هەرێمی کوردستاندا چۆن و تا چەندێک بایەخی پێدرێت؟ سەرەتا سڵاو لە کەناڵەوە ڕێزەکەتان، سڵاو لە بۆ ڕێستان، ڕێز و سڵامەوەی بۆ بینەرە خۆشەویستەکانتان. وەڵاهی لە ئێستایە خواستێکی زۆر کەوتۆتە سەر زیو، وەکو جاران نەماوە، جاران وەکو خشت و جوانکاری بەکارهات، بەڵام ئێستا وەکو یەدەگێک بەکارهێنن دایانن بۆی ئیسفادەیە بکات. بەڕاستی ئیسفادەیەکی چاکیشەکە لە چەند مانگێکە فەرقێکی باشی کردو، ینی مانگێک لەمەوە پێش بۆ نمونە بە 12 گەڵا بۆ ئێستا بە نزیکی 14 گەڵایە. خەڵکێکی زۆر سەری تێ کردووە قاڵبی زیوە کڕن. هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە کاک ڕێبین؟ وەڵاهی هۆکاری سەرەکی بۆ گرانبوونی ئاڵتوونە گەڕێتەوە، خەریکە بەرەبەرە زیوە بێتەوە جێگری ئاڵتوون، چونکی هەمومان نەزانین کە بۆ بواری تەکنەلۆجیا و بۆ بواری کارەبایی و ئەم شتانە ئاڵتوون بەکارهات. ئێستا کۆمپانیا جیهانەکان هەوڵێن زیو بەکاربێنن و بەکاریشیان هێناوە و نەتیجەیەکی باشیشی هەبووە، لەبەرەوە ڕووی لە گرانیەکی باش کردووە و بە دڵنیاییەوە گرانتریژە بێت. باشە، خەڵکی خۆمان جگەر لە بابەتی جوانکاری وەروەها بەکارهێنانی لە هەندێک بابەتی دیکە و وەکو دەستبەند و تەزبیح و هەندێک بابەتدا ئایا دەیکڕن بۆ ئەوەی مامەڵی پێوە بکەن و قازانجی لێ بکەن؟ بە تەئکید ناڵم جاران وەکو جوانکاری بەکارهێنرا و کەیشیانە نایەوە شتێکی وای نەکرد، بەڵام لە ئێستایا گۆڕاوە شتەکە زیو وەکو بابەتێکی بزنس بەکارێت، خەڵکی کڕە بۆی ئیسفادە بکە بۆ بەڕاستی ئیسفادەش دەکەن. ئەم ڕۆی کڕن سبەینە ئیسفادە دەکەن. من خۆم قاڵم کڕیوە لە ماوەی 2 ڕۆژە گەڵایەکی چۆتە سەر، ینی بەڕاستیەوە ئیسفادەیەکی خەیاڵیە بۆ زیو. باشە کاک ڕێبین، لە ئێستادا نرخی زیو بە چەندە بە چەندێک مامەڵی پێواکرێ و ئایا دەکرێت بڵین لە ماوەیەکی نزیکدا ڕەنگە ئیتر بەراورد بکرێت بە ئاڵتوون و وەکو ئاڵتوون و زێر نرخەکەی هێندە بەرز بێتەوە؟ ناتوانین بڵێن وەکو ئاڵتوون. ئاڵتوون ڕۆژ بە ڕۆژ لە کەمبوونایە و لە سەری لە بەرزبوونەوەیە، بەڵام ئەتوانین بڵێن هەنێک ئیش هەیە کە بە ئاڵتوون نەکرێت زیوە بێتە جێگرەوەی بە زیو ئەنجامیە دەن ئیشەکان. لە ئێستا زیو ئۆنسەکەی 41 بۆ 42 13 گەڵا و 50 دلار 40 دلاری تایە، بەڵام لەبەرەوەی خواستێکی زۆری لەسرە تەڵەبی لەسرە 13 گەڵا 85 دلارەکەوێت لەم ڕۆژەیە قاڵبێکی زیو. باشە، ئەگەر باسێکی زیومان بۆ بکەی ئایا چەند ئایارەی هەیە وەکو ئاڵتوون چەند ئایارێکی هەیە و چەند پلەیەکی هەیە یان چۆنیە؟ زیو 2 ئایارێ هەیە. ئایاری 925ەوەیە کە من بەکارهێنم وەکو خەشڵ ئەکرێ بە گوارە و ملوانکە و مستیلە. قاڵبەکەش ئایاری 1000. وڵای جیاوازیەوەی ئایاری 24 نەرمە، وەکو شکڵ ناتوانین بەکاری بێنین خشڵی دەیە دروستیە چونکی زۆر نەرمە. ئایاری 24 وەکو پێم وتی بۆ بابەتی تەکنەلۆجیا و بۆ بابەتی کارەبایی و ئەم شتانە لەوە چێ بەکار بێت زیاتر. ئەگی ناوەکو ئایاری 24 قاڵبیە، هەر چەند وەختە هەروە بۆ لە ئاڵتوون زیویشە قاڵب 24. قاڵبێک کە بەکاری ئەهێنن کیلۆیەکە یان چۆنیە؟
قالب خۆی کیلۆیی هەیە 2 کیلۆ نیوی هەیە 50 گرامی هەیە 250 گرامی هەیە ئەنواعی هەیە سەبیکەی 30 گرامیش هەیە. باشە کاک ڕەبین جۆری زیوەکان کامیان زۆر خوازراوە سەدەوترێت زیوی ئیستریلینی زیاتر لە زیوەکانی تر بەکاردەهێنرێت و خواستی لەسرە ئایا لێرە هەرێمی کوردستانی شوایە؟ بەتاکی دوایە وەکو خشڵ لەی جەنابە خشڵ زیاتر خەڵک بە دوای زیوی ئیتالیا ئاگەڕێ هەمووکو کوالێتی هەمووکو جوانی وەکو هەموو شتێک خەڵک زیاتر بە دوای ئیتالیا ئاگەڕێ. کاتە ئێوە بەزە و جۆرەشی بەکارەهێنن یانی جۆرەکانی تر بەکارێت؟ ئێمە 925 بەکارێنین ئێستا بۆ نمونە من لەم دوکانەیە تورکیم هەیە ئیتالیم هەیە تایلەندیم هەیە تەنانەت سینیشم هەیە. باشە کاک ڕەبین ئێمە زۆربەی کات خەڵک وا تێگا ئەتر ئەگەر زیوی بوێ ئەبێ خاڵز بێ ئیتر لە سەیاسەت هەمووی لە زیو دروست بێ بەڵام ئێمە زانین بۆی ئەو شتانە بمێنەوە زۆر جار شتی تری تێکەڵەکرێ ئەو زیوانی کە هەن لە بازاڕەکاندا و بنمونە خەڵک ئیتر بۆ مامەڵەکردن بیکڕیان بۆ جوانکاری بیکڕێ لە سەیاسە زیوی خاڵسە یان ئەوە تا شتی تری تێکەڵ ئەکرێت. وەکو پێم وتی ئەوەی کە بۆ خشل و جوانکاری بەکارێت ئەبێ شتی تێکەڵ بکرێت لەبەرەوەی تۆزە زیۆگە خۆی بگرێ قایم بێ لار نەبێ نەشکێ بۆ حاڵەتەیش زەردی تێکەڵەکرێ مسی تێکەڵەکرێ ئایارێکی کەمی تێکەڵەگرێ بۆ نمونە هەزارەکە بێت بە 925 بۆ حاڵەتیشەوە لە ئایاری 21 ئاڵتون بەرزترە چونکی ئایاری 925 ئایارە 22. خەڵکی چۆن زیوێکی 925 لەگەڵ جۆرەکانی دیکە جیا بکاتەوە بە ڕەنگ یاخود بەبینین دەست لەدان دەتوانرێت هەستی پێ بکرێت؟ وڵی خەڵک مەگەر نازانم زۆر دەمێک بێ زیو بەکاربێنە ینا زۆر کە شتەکڕێەوە هێنە لای ئێمە سەرەکەین زیو دەرناچێت بۆ نمونەی سەم ئۆنلاین و ئەم بابەتی لای بوشتانە پیا بوون شتی ئەوروپیە فرۆشن بە زیو هیچی زیو دەرناچێت لە سانەوەی زیو دەرناچێت ڕێک وەکو زیوش دروست کراوەتەوە مۆری زیوی لێدراوە هەموو شتێک بەس ئێمە وەکو خۆمان چونکی لە ئیشەکەین هەر بە سیرکردنێک بە دەست لەیانێکە زانین کە زیوە و زیو نییە. باشە کاتێک شتێک دێتە ناو بازاڕەکانەوە یان ئەچێتە سەردەمی خەڵک یەکسەر پەناباتە بەرکڕینی بەنمونە ئێستا کە زیو مامەڵی پێواکرێ ئێوە ئامۆژگاری خەڵکەکەن کە زیو بکڕێ یانی ئەگەر کەسێک پارەی دانابێت جاران ئەمان بینی ئەیا بە ئاڵتونەکە بە زێڕەکە بەڵام ئێستا ئەتوانین بڵین بەدیلێکی باشە بۆ زێڕ و ئەگەر کەسێک پارەی هەبێ ئەتوانێت مامەڵە بە زیو بۆ ئەوە بکە ئامۆژگاری خەڵکەکەن بەمە؟ وڵی بە تەشید هەموو شتێک تەجروبێ ئێمە بە پێوەی تەجروبەمان کردووە لە ماوەی 6 مانگازی و لە 8 گەڵاونیەوە بۆ تە 13 گەڵاونی و کەواتە شتێکی زۆر باشە کڕینی بەڕای من شتێکی زۆر باشە کڕینی بەڵام ئەبێت سەبرە هەبێ و دایبنی بۆ نمونە من برادری خۆمێ زیوێمێ لە ماوەی مانگێکا بەتەمایە خێری بۆ بکەم ئەبێت سەبرە هەبێت کە زیو کڕێ بێت سەبرە هەبێ و داینی چونکی من دڵنیام زیوە بێتەوە ئەبێتە جێگرەوەی زۆربەی ئیشەکانی ئاڵتون بەکاردێت لە زۆر ئیشی تەکنەلۆجیا و کارەبایی و بۆ نمونە پاتری سیارە و ئەم سیارە تازانە زیرەکەکان. کاگڕەبین دەنگی لای ئێمە نەما دەنگەکەی خەتا بوو هەتا یەتەوە لامان کاگڕەبین نازانمەگەر مایکەکەت بۆ چاپ بکەن هاوکارانمان دواتر یێنەوە لە نێخان ئێستا وەکو زانین خەڵک گرنگێکی زۆر بەزیوەدا وەکو کاگڕەبینیش باسی کرد ئاڵتون کەمە بێتەوە بەرەبەرە ینی هەستەکەین لە بازاڕەکاندا وەکو شتێکی ناچاری ئیتر خەڵک ئەبێ پەناباتە بەرزینێک ئەوەی کا بڵین ئاڵتون گرنگی نەماوە بەڵام دۆخەکەوەی کردووە کە ئێستا هەم مامەڵێکی باشی پێوە کرێ هەمیش خەڵکیش ینی بۆی دەرکەوتووە ڕەنگە کەسێک بێ زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتانە بکاتەوە من ئەڵم دوجار ئاڵتون بێ زیو بێیان هەر بابەتێکی تر بێ کە تۆ ئەتەوێ مامەڵی پێوە بکەی ئەبێ بە دۆزداچوونێکی باشی بۆ بکەیت چونکە تۆ پارەیەکیشی پێ بیت بۆ ئەوەی کە
زەرەر نەکەیت ئەگە قازانجی کەمشکەی باشترە لەوەی کە زەرەرەکە بکەیت پێویستە بە دواداچوونی بۆ بکە خۆت پرسوڕای بە کەسێکی شارەزا بکە هیچ نەبێت بۆ ئەوەی کە ڕێگایەکت پیشامدا بۆ ئەوەی ئایا تۆ بابەتێکت کە هەیە بۆ منە زێڕە یاخود زیوە هاتە بیفرۆشی یاخود بیکڕی لەسەر بزانام ئەوانشی کە زێڕیان هەوە لە ماڵەوە دایانناوە لەبەرەوەی کە نرخەکەی بەرز بۆ تۆ فرۆشتیانە بۆی قازانجە بکەن و ئەوەشی کە بیەوێت بیکرێت باوەڕ ناکەم بوێرە دەست بداتەوەی کە زێڕەکە بکرێت چکە نرخەکەی ڕۆژ بە ڕۆژ زیاتر بەرزە بێتەوە و بەچاو بە چەند ساڵێک پێش ئێستەوە لەوانەیە قازانجیش ئەگە بکرێت قازانجی کەمتری تیا بکرێت کەمتر بکرێتەوە خۆی لە ئێمە نازانم ینی کەمتر بۆ مامەڵە بووە ها هەندێک بابەتی زیوانە هەر زیاتر بۆ ڕازاندنەوە و جوانکاریەکە بەکارمان هێناوە بەڵام ئێستا دەوترێت لە سیستەمی سۆلار و سیستەمی نوێژدا بابەتی زیوەکان زۆر بەکاردێنێەوە وەزانم کاگڕێبین گەڕایەوە لامە جاچینەوە لای کاگڕێبین لە ماوەی پێشودا زۆر باس لەوە دەکرات کە لە جێگرەوەی ئاڵتون لە پرۆسی هاوسەرگیریدا زیو بەکار بهێندرێ ئایا هەبوو لە ماوەیەدا کە خەڵک بەتەلات بۆ ئەوەی کە لە جاتی ئاڵتون بکڕن بۆ پرۆسی هاوسەرگیری زیو بکڕن تا ئێستا شتیوان نەبوو وەکو بابەتی سوابەت و ئاخۆشی جاری وایە باسەکرێ بەس دڵنیام ڕۆژێک ئەو شتێش ڕۆیە زۆر باشە تا ئێستا شتیوان نەبووە وەکو بابەتی هاوسەرگیری بەس ئەڵقەی پیاوانە کە خواستێکی زۆری لەسەرە چونکی ئاڵتون بۆ پیا و لە ڕووی شەرعیەوە حرامە و لە ڕووی تەندروستیشەوە باش نییە بۆ ئەڵقەی زیوەکە ڕۆکەنە ئێمە بەڵام وەکو شتی ئافرەتانە جارە نەگەشتەوە بۆ ئاستە زۆر باشە ڕێنمایی تۆ لە کاتی کڕینی زیودا ئەگە کەسێک بیە مامەڵەی پێ بکات بۆی قازانج بکات ڕێنمایی تۆ چییە بۆ ئەوەی کەسەکە بە جۆرێک لە جۆرەکان هەڵ نەخەڵەتێنرێت وەروەها بەلاڕێدا نەبرێت بەڵێ وەڵای من و چۆن خەڵکانێم کە زیو بکڕێ شتێکی باشە بە هەمان شێوە کاتی کڕینەکەی بزانێ بۆ نمونە کاتێک کە خواستێکی زۆری لەسرە زیو کەمە لە بازاڕە خەڵک هەمووی بۆ یەگەڕێ و ئەیکڕێ نەیکڕێتەوە لەو کاتەیە چونکی وەکو پێم وتێ ئێستا ئۆنسی زیو 13.40 دلار ئەوانەی تایە بەڵام بە 13.85 دلار توانێت قاڵبێکە دەست بکەوێت لەبەرەوەی خواستێکی زۆری لەسرە هەمووی لەم گرانیا پەلامارەیە بیکڕێ پەلە نەکات تا زیوێکی باشێتە بازاڕەکە و دوای بە ساری خۆی بیکڕێت باشە کاگڕێبین زیویش وەکو بابەتەکانی دیکە دووچاری تێکچوون ئەبێتەوە دوای چەند ساڵێک لە بەکارهێنان و ئایا دەکرێت ئەم زیوە پاک بکرێتەوە بەڵێ زیو هیچ کات تێک ناچێت وەکو پیسبوون پیسە بێت بەڵە پاگە بێتەوە ینا زیو هیچ کات تێک ناچێت باشە کاگڕێبین لەکیەوە هاورداکرێ وڵاتانی کە لێوی هاورداکرێ لە هەرێمی کوردستان و لێرە دووبارەکرێتەوە بازاڕەکان لە چ شوێنێکەوە زیاتر دەگاتە هەرێمی کوردستان بەڵێ وەڵای ئێمە ئەو سنعاتانی کە بۆمان لێت تورکیە ئیتاڵیە تایلەندیە سینیە ئێرانیش زیوێکی باشی هەیە لە بازاڕی شابەکاری هێنن زۆر باشە کاگڕێبین ئەمە بکەمە کۆتا پرسیار کۆتا ڕێنمایی دوێ بە هاوڵاتیان گەر لێرەوە پێمان بڵێ چۆن زیو هەڵبژێرن و چۆن زیو بکڕن ئەگەر کەسێک تاان بۆ جوانکاریش بیکڕێ چۆن پارێزگاری لێ بکە هەندێک ڕێنماییمان بیتێ و سپاس دەکەین وەڵاهی زیو وەکوی و خشڵ و جوانکاری سوودێکی باشی هەیە بەکارهێنانی چونکی ڤایرۆس دەگرێتە خۆی هەم جوانە بۆ تەندروستی زۆر باشە بەکارهێنانی زیو لە ڕووی شەرعیشەوە بۆ پیاو سونەتە وە قاڵبیش بەڕای من ئەگەر پارەیەکی دانراوە هەیە لە ماڵەوە بی بە زیو باشتر لەوەی کە پارە بێ لە ماڵەوە چونکی دڵنیا بکە بێ بە زیو زیاوەکات بەپێی ئەم ڕووداوانەی کە ڕۆیە لە جیانە و بەپێی ئەم پێشبینیانەی ئێمە زیو بەرزەبێتەوە چاکیش بەرزەبێتەوە کڕینی شتێکی باش پێشبینیەکەن چەندێکی تر بەرز بێتەوە بە پێی خوێندنەوەی ئێوە بۆتان کردووە وەڵای ئەو شتانەکەوێتەوە سەر ئۆنسەی عالەمی بە پێشبینی نابێت کەس پێشبینی نەکرد ئاڵتون ئەوەنە بەرز بێتەوە تا ئێستا چێتە ئۆنسەی 4000 بەرەو 4000 ڕۆ وە زیویش بە هەمان شێوە زیو ئێمە تا پاروپێرار بە ئۆنسی 24 معاملەمان پێوەکرێ 142 ئەم شتانە ڕووداوێکە لە گیانە ڕوودات و ئۆنسە بەرزەبێتەوە شەڕێکە ئەم لایەکە و لایەک ئاوە بەڵێ دەست خۆش بێ سپاس بۆ ڕێبین ئیسماعیل پیشەوەری زیو کە لەم تۆرە لەگەڵمانە بووی دەستەکان خۆش بێ بۆ زانیارەکانت.